دو سال در باز بیا ایرو شوام پرور که بازار یارستاوی هم گلک زو شانه کنسرت هم گل باز در باز به ملت هم گل شاد به سوای پرسی سوا کلتور هم از علی خدا سلاف کم کرد و کردستانی برا بجی کرد و کردستان اساجی سلاوی گل شیرین سوا لالشا نورانی و شنگالی 40 ساله هم دویژن گلک جهالتیا خوادا زارونگ و کالو پیر به کلام شوان برین دل وان ببون به هزر چعب وان باریان چمکی شوان پهروان نک تنه دنگ بیجه کلام دویژه اوا دیپه به دنگ خواب به کلام خواب اوا دویژه دیرو کا ملت اوا دویژه دیرو کا کردستان ئەم پێشنگامان کردەوە بۆ ئەوەی کە ئەو هونەرمەندانەی کە نائەکادیمین پیشانی خەڵک بین کە بەهرەیان پێیە کە پسپۆڕ و خوێندن و شەهادە هیچ پێوەری نییە بۆ ئەو کەسێک کە بەهرەی پێیە بۆ نمونە من ژمێریاریم تەواو کردووە پیشانی ئەوەی بەم کە ئەو کەسێک کە نائەکادیمیە ئەتوانێت خۆی بەتەنیا بە ماندووبوونی خۆی فێر بێ ماندووبوون خۆی شتێکی وە پیشان بە ئامانجمان پیشاندانی بەهرەکانمانە چونکە ئێمە لەی شوێنێکی تر وەکو پێم وتی نەمان خوێندووە وێنەکانمان بە شێوەیەکی ئازاد کێشامانە هەر کەس هەردا هاوڕەکانمان بە شێوەیەکی بە خەیاڵ بە یاخود بە شێوەی بیرکردنەوە لە تعبیر لە شتێک بێ کێشامانە هەستێکی زۆر خۆشمەیە کە ئەمڕۆ لێرە ئامادە بووم لەگەڵ هەموو قوتابی خۆشەویستانە بەڕاستی ڕۆژێکی زۆر خۆش بوو ڕۆژێکی زۆر تایبەت بوو بۆ من فستیڤالەکەی ئێمە لەم بەشانە پێکاتبوون لە خەنەبەندان و لە نمایشی جل و لە شایی و هەڵپاکێر هەستاین بەکردنی ئەو چالاکیە بۆ قوتابیەکانمان بۆەوەی زیاتر قوتابیەکان بە کەلتوری ئەبا و باپیرانمان بناسێنین بە هاوکاری بەشێکی زۆری مامۆستایان و دەستەی کارگێری قوتابیان و قوتابیەکانیش هاوکاریەکی زۆریان کردین کەوا شتەکان دەچەند بەشێک پێکهاتبوو و بەشی چێژلێنان کوردەواری و لە بن خێمەشمان هەڵدابوو لە دەرەوە و نانکردن و